بەڵێ بینەران لە هەڵبژارنەکانی ئەمریکا پێچەوانەی زۆربەی ڕاپەرسی پێشبینیەکان چارەنووسی سەرۆکاتی ئەو وڵاتە یەکلایی بوویەوە و دۆناڵد ترامپ کاندیدی کوماریەکان بۆ 45مین سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا کە لە 20 مانگی یەکەمی ساڵی داهاتوو بە فەرمی لە کوچکی سپی دەست بەکارە بێ. پەیوەست بە چارەنووسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەندەکانی کورد و ئەمریکا لە خۆلی داهاتووی سەرۆکاتی ئەمریکا لە ڕوانگەی لێدوان و بوچەندەکانی ترامپ کە لە کامپینی هەڵبژارنەکان باسی لەسەر دەکرد بەرەو چێ دەڕواگەلو. ترامپ کە کورد بە شەڕکەرێکی بەتوانە بە هاوڕێی دڵسوزی وڵاتەکەی بەناو دەکات و داوای پڕچەکردنی هێزی پێشمەرگەی کوردستان لە شەڕی دژی داعش دەکات ئەم بچوونە چۆن لێک دەدرێتەوە. پەیوەست بە چارەنووسی ئەم ناوچەیە کە لە میانەی سیاسەتی داهاتووی ئەمریکا ئەرکی سەرکرداتی سیاسی کورد گەلو پێویستە چی بێت ئەوون چۆن هەڵسوکەوت لەگەڵ پێشاتەکان بکە کە وەکی باز دەکرێت لە سایەی ئەوەی کە ترامپ باز دەکرد ڕەوشەکە لە ناوچەکەیە غامزە لە داهاتوو ئەواتە سیاسەتی ئەمریکا کەواتە کورد وەکە ترامپ و هەموو دنیا باز دەکات کە لەسەر ئەرد شەڕکەرێکی بەهێزی دژی داعشە کەواتە لە ڕووی ئیدارەکردنی ڕەوشەکەیەوە لە ڕووی سیاسی و دیبلۆماسی تا چەند سەرکردایەتی سیاسی سەرکردە لایەنە سیاسەکانی کوردستان بەهێز و بەتوانا خەوان ڕؤیا و دنیابینیەکی سەردەمانە و سیاسەتێکی حەکیمانە و پراکماتیانن کەواتە سەرنجی زۆر بێگومان لەسەر ئەمە هەیە بەڕێزان هەوڵەدەم لە چارچوەی بەرنامەی دابێش لەگەڵ میوانەکان گفتوگو زیاتر لەسەر ئەمە بکەین کە میوانەکانی منیش بەڕێزان نەورەس ڕەشید نووسەر و غازی حەسەن نووسەر کە لە ستودیۆ لەگەڵ من هەروەها لە باژارێ دهۆکێژی سامی ڕێکانی چاودێری سیاسی دگەل منە. I'm reaching out to you for your guidance and your help so that we can work together and unify our great country. We should be arming the Kurdish. They've proven to be the best fighters. They've really proven to be the most loyal to us. Those people have great heart, they're great fighters, and we should be working with them much more so than we're working. بەڵێ بەرزان ئەمێ ئەوەش بڵێم کە لە چارچوەی بێگومان هەڵبژارتنی ترامپ وەکو سەرۆکی داهاتووی ئەمریکا کارداناو هەبوو لە سەراستی نێودەوڵەتی لە سەراستی وڵاتن بە تایبەتی سەرکردەی وڵاتان لە هەرێمی کوردستانی سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان حتا سەرۆکوماری عێراق کە ئەویش کوردە پەیامی پیرۆزباییان ئاراستەی ترامپ کردووە داوای هاوکاری زیاتری ئەمریکایان کردووە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و بۆ خەڵکی کوردستان بێگومان ئێمە لەگەڵ میوانەکانمان باس لەسەر ئەوەیەکەین گەلو لە دوای هەڵبژارتنی ترامپ لە ناوچەکە چی دەگۆزارێ بەڵێ کاکێ ناوڕاستەکەر لە بەرەسەنەوە دەست پێەکەین بێگومان کاردانەوەی زۆر هەیە لە دوای ئەنجامە پێشبینە نەکراوەکان لە چارچی ئەو ڕاپرسیانەی پێش هەڵبژارتن بۆ هەڵبژارنەکانی ئەمریکا کراوە ئەخیران دۆناڵد ترامپ شانسی چوونی کۆچکی سپی بەدەستهێنا لە ناوچەکەیە باستەوە کرد کە ئەمریکا دەکرێت لە چارچوەی لێدوانەکانی ترامپ سیاسەتێکی غامس نەدیار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەبێ سەرنجیەوە من سەرەتا سوپاس بۆ ئەو دەرفەتە و ئەمە بەم بۆنەیەوە و بە بۆنەی سەرکەوتنی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە بەرەکانی شەڕدژی تۆرۆریستانی داعش سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی پێشمەرگە و ڕێز و ستایشی بێپەیانمان بۆ پێشمەرگە قارەمانەکانی کوردستان و پیرۆزبایی لە جەنابی سەرۆکی هەرێم لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەلی کوردستانەکەم بەهۆی سەرکەوتنەکانی پێشمەرگە و دوورخستنەوەی مەترسی شەڕی داعش لە سنوورەکانی کوردستان لە هەمان کاتە من پیرۆزبایی لە گەلی ئەمریکا ئەەکەم لە دۆناڵد ترامپ بەکەم و لە حیزبی کۆماریەکانەکەم بۆ ئەو سەرکەوتنە چاوەڕوان نەکراوەی کە وەک جەنابە دووتی چاوەڕوان نەکراوەی کە بەدەستیان هێنا سەبارەت ئەو پێشبینیانەی کە لە ناوچەکەدا کە ئێمە
لە پێش هەڵمەتەکان و لە کاتی سایە لە دوانەکانی ترامپ بینیمان بەڕاستی من تووشی نەوعێک لە ڕەشبینی بووم لە تێڕوانینی وڵاتەکان بۆ ئەمریکا وڵاتێکە لەسەر مستەوای جیهان لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی سەربازی لە ڕووی تەکنۆلۆژی لە ڕووی معریفی ڕۆڵی هەیە و هەڵبژاردننی ئەمریکا لە هەموو وڵاتان تا لە رووسیا تا ئەگاتە چین تا ئەگاتە ژاپۆن تا ئەگاتە وڵاتانی شەرقی ئەوسەد ڕۆڵێکی کاریگەری هەیە ئەمانە هەمووی پەرژەوەندی تێکەڵ و دژبەیەکیان هەیە هەر لایەنێک بە ڕوانگەی پەرژەوەندی خۆی خوێندنەوەی کردووە بۆ هەڵبژاردننی ئەمریکا و بە تایبەتی تعلیقاتیان لێدوانیان سەبارەت هەڵبژاردننی دۆناڵد ترامپ لەبەر ئەوەی ترامپ وەگەڵێک کاراکتەرێکی نوێی سیاسیە لە سولەمی وەگەڵێ لە پەیژەی کەواتە سەرۆکایەتی بەسەوەش دەکرێت کە ترامپ هەوڵە داد فۆرمێکی تازە لە شێوەی ئیدارەکردنی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕەزە بڕێژێ ترامپ نوێنەرایەتی ڕەوتێکی نوێەکە لە ئەمریکا دوای 8 ساڵ لە حکومی ئۆباما نوێنەرایەتی ڕەوتێکی نوێەکە دروشمەکەی دروشمەکەی دیارە و ئەمڕۆژ لە قسەکانی شتەیەکی وت دروشمەکەی ئەڵێ ئەمریکا پێش هەموو شتێک و لە قسەکانی ئەم ڕۆژیان لە وتارەکەیە ئەڵێ ئەو خەونە نوێکردنەوەی ئەو خەونی کە ئەمریکایەکی بەهێزمان هەبێ ئەمریکایەکی بەهێز معنای ئەوەیە کە هەیمەنەی هەبێ بە حتا بەسەر ئەوروپا و حتا بۆچی وڵاتانی ئەوروپای ئەمە ئەبینین سەرۆکی فەرەنسا ڕاوێژکاری ئەڵمانیا نیگەرانیان هەبوو پێشەوە و حتا مەترسیان هەبوو لە سەرکەوتنی دۆناڵد و تەحەفوزاتیان هەبوو ئەمە لەوەیە کە ئەمریکا بەڕاستی ئەبێتەوە هێزێک لەوانەیە حسابیش بۆ ئەوروپا نەکا بەو شێوەیە کە جاران بۆی ئەکرا یعنی ئەو هێزەوە گوتم کە هەیمەنی هەیە لە هەموو لایەنەکانەوە بەسەر هەموو مەناڵتیقا ئینجاوەرە شەرقی ئەوسەد شەرقی ئەوسەد کە ئێستا لە لیبیاوە تاوەکو ئەگرێ وڵاتی ئێمە هەمووی ئەگرێ هەمووی لە حربێکایە یعنی لە جەنگێکی گەرمایە بەڵێ بەڵێ پێم باشە زیاتر فۆکسەکەمان لەسەر بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان بێ بێگومان لە ئێستادا ئەمریکا لە ناوچەکە ڕۆلی هەیە و کوردیش بەشێکە لەو هاوپەیمانیە کە لە دژی داعش شەڕەکە کە ئەمریکا سەرکرداتیەکە ئەمانەوەی لە چارچوەی دەرچوونی ترامپ بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان بەرەو چێڕەوە بەڵێ کاک غازی کێر لە تو بپرسم باستەوە دەکرێت کە ترامپ بچوونێکی ڕادیکالیان هەیە لە ناوچەکەیە ئەو پێی وایە کە ئەو سنوورە تەقلیانەی دەوڵەتان کە لە ناوچەکەیە نابێت گۆڕانکاریان بەسەردا بێت ئەو ئەڵێ ئێمە دەبێت هێزی پێشمەرگەی کوردستان پرچەک بکەین ئەو باسی چارەنووس و بەرژەوەندیە نیشتیمانی و نەتەوەیەکانی خەڵکی کوردستان ناکە پێویستە لەم پەیامە خەڵک چون تێبگا ئێمە دەی بزانین ینی ئەو قسانەی چران پەیوەندی بە سات و ڕۆژەکانی هەربژاردنەوە ینی پڕۆپاگەندەی هەربژاردن جیایە لەگەر ئەوەی کە دوای دەرچوونی وەرگرتنی سەرۆکایەتی لە 20 مانجی یەکەوە دەست پێ دەکا چ جۆرە سیاسەتێکدا دەڕژی پێمانە زۆر گۆڕانکاری لە سیاسەتی بەڵام ترامپ باستەوە دەکرێت کە زۆربەی ئەنجومەنی نوێنەران و پیران حتا دادگاکان لە ئەمریکا بەدەستیەوەیە کەواتە هێزێکی باشی بەدەستەوەی ڕاستە بە دەستی جمهوریەکان ئێستا جمهوریەکان بوونە زۆرینە لە سەنات لە کۆنگرس لە کۆشتی سپیەوە ترامپ دەرچوو بەڵام ئێمە دەبی دووشت جیا بکەین یەکەم ڕۆژەکانی سەردەم و پڕۆپاگەندەی هەربژاردن جیایە لەگەر ئەوەی کە سیاسەتی فەرمی ئەمریکا لە دوای سەرۆکی نوێ چ دەبی ئێمە تا ئێستا نابینین سیاسەتی نوێی ترامپ لە بۆ سیاسەتی دەرەوەیان لە ناوەخۆیان لە پەیوەندیەکانیان لە ڕوئیان بۆ ڕۆژهەڵات بە شێوەیەکی گشتی لە بەرەوەی ڕۆژهەڵات ئێستا لە سەر ئاو ئاگرە گۆڕانکاریی زۆر گەورە مەشاکلی زۆر گەورە لە ڕۆژهەڵاتەیە کوردیش بەشێکە خۆشبەختانە کورد ئێستا بەشێکی زۆر زیندووە لە ناو ڕووداوەکانی ڕۆژهەڵات بە تەکید ڕوئیای خۆی دەبی وەکو شەخص بەڵام لە بیرمان نەچی ئەمریکا دام و دەستگایەکی فەرمیە بڕیاردان بەتەنیا شخصێکیان بەتەنیا بە سەرۆک ناکرێت ئەوانیش گۆڕانکاریەکەن بۆ نمونە چون ئۆباما هات لە 2011 هێزەکانی ئەمریکا لە عێراق کێشاوەتەوە بەڵام ئەمە ڕای گشتیشی ئەمریکی هەبوو لەسەر ئەمە لە بیرمان نەچیانی سیاسەتی جۆرج بۆش ڕخنەیەکی زۆری لێگیرا لە سەردەمی شەڕەکان لە دژی تیرۆر لە عێراق و لە ئەفغانستان کە
ئەوان دەرچوون دیموکراتەکان بە گشتی هەتا هەندێک لە کۆماریەکانیش ڕایان وابوو کە ئەوان دەبی چیتر سەربازی ئەمریکی لە شەڕ دژی تیرۆر لە پێناوی خەرچتر بە کوشتنە بە تایبەتی لە عێراق تووشی قەیرانێکی زۆر بوون لەو شەڕە ناتوانی بە بەرنامجێکی تۆکمەی سەرکەوتوو بەرنامجی خۆیان بۆ داڕشتنەوەی عێراق بۆ بیناکردنەوەی عێراقێکی نوێ بە شێوەیەکی گونجاو جێبەجێ بکەن ئەوە بینیمان ئەو سیاسەتەی ئۆباماش کە بە پاڵپشتی کۆنگرێس و بەشێکی زۆری کۆنگرێس کە بەڕێوەچوو سیاسەتێکی سەرکەوتو نەبوو لە ڕۆژهەڵات بە تایبەتی لە عێراقیش ئەنی گوێیان جۆرج بۆش پێشەوە پێداگری دەکرد کە پێویستە سوپای ئەمریکا لە عێراق ببینێتەوە کورد تاکە هێز بوو لە عێراق کە داوای مانەوەی سوپای عێراقی دەکرد لەبەرەوەی ئەم ڕۆژیان دەبینی پێشبینیان دەکرد کە داعش و هێزی خراپتر لە تاڵیبە لە قاعیدە بێتە عێراق کێشەی عێراق قورب بکاتەوە شەڕی ناوخۆی دروستبی قەیرانەکانی عێراق بەرەو خراپی بچیانی ئەوەی بینیمان بۆیە دەڵێن چنام کە لە ساتەکانی هەڵبژاردن جیایە هەتا ئەگەر گوێ لەو وتارە بگری کە بە بۆنەی سەرکەوتن ڕاگەاندنی سەرکەوتنەکان پێشکەشی کرد زۆر جیایە لەگە زمان و شێوازی کە لە ساتەکانی هەڵبژاردن بەکاری دنێ زمانێکی هادی دووربین داوای پێکەوە کارکردن و یەکگرتنی ئەمریکا و هاوکاری و هاوبەشی دەکاتن حتا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش جۆرێک داوای جۆرێک لە هاوسنجی و لە گەیشتن لەگەر هێز و دەوڵەتەکان دەکاتن ولی سامی ڕێکانی لە دۆکێ جاودەری سیاسی دیگەلمێ بێ کاکی سامی دەم باش Ez dixwazim vêkê ji te bipirsim ku mêvanên min gotî ewa Trump gotî ev propagandayekê helbijartina bû ev naçî te were praktîzekirinê ji ber ku Amerîka dewleteke muessesatî ye û xwedî berjewendiyên dûr mewdayê li vê de verê. Gelo ev rast e ki ewa Trump li hember raya giştî Amerîka gotî ji ber ku li ser wan axifnan dengê xelkî bi dezveyna ew ê li ser erdê cêbecê nake. Pêwîst e li ser vêkê çawa şupandim û bêtekirin gelo. برای تشتکی کار کرد تویان بزنیم که پروپاگندت سرکفتنا ترامپی حنیراوی کیره دبویه. خلاص سرکی کن بین برواجی همی حکومت و رئیس تایبت جمهوری کپترس سیاست خارجی هر جا کار کریه. اول که ترامپی برواجی و چندی همی پروپاگندت وی همی دریش میتوی سر تا که کسی امریکی باید چاوی تا که کسی ولیکتن تدویرا که هیتا و درجه کو امریکا بگین تا آستا که عالمی پتر پری اقتصاد که پیس و هر واسه قوت که پیس و کسی که پیس. برای چندی همی سیاست ترامپی بدیدنامن و کسی که تاجر و کسی که جیانخو گل کسا پتر نزدیکی کسی امریکی پتر آزار توی زاین پتر کشی توی زاین کو اگش قوت سرکفتنا و اوه بویا کو شیار او تشتی واو ویتن او کلی دریش میخو و سرکفتن بن وی اینایا نه بن دریش مید گله کت مازن کو همی گاوا مفایوانه دیشتا خدان شرکات مازن و سرمدایت امریکی بذات و هر واسه خینا امریکیات تتریتن و فقیری هجاری کو او که ترامپ بود 14 میلیون کس امریکا عاطل بونش هر ما بین 10 بچیکا 4 بچیک امریکا او دیار رجیا فقیره کا هجاری امریکا جیتن بیت از امت امریکی جرکادی ریک و کس نک و کوم دست بکن شوی کسی شتوی از وی قرطا که میاد و اجاز ریکه که بدانم کو بنیاد تحتی آوا که بنیاد تحتی آوی ایکش و او دی تعامل مجبور بی سر مسئله دربه سیاست دربه ایکش و پتر سنگی سر سینه سر کوریا حتی امریکا گوته ام مستعدین کن نووی یابان چه که دوک تعادله که چه که بسینگید کوریا هر واسه یا صینه مطرسیتی سوریه یا دوی اف قانون کو در خستی کو ده سر کار کتن یکیش و او کو ده گمرکان جی ضریبات سر او تشت چیتن یه دوله دیتره بو امریکا و ریک دا پیسه خطنا صناعه داخلی و جرکاتی زفراندنا معامل و شرکات امریکی امریکا همی چون الصين شول كان امریکا بزفرین تویره دیپوی برجا بطالیه و یا بیکاریه و یا هجاریه همی دی چاره کتن وقتی ضریب بدان تسروی دی تشجیع بو داخلی چه بیتو دی کار همی معنای برنامجی همی برنامجی که همشین پتر یا فلسفه امریکی یا سیاسی یا گریدا یا سر بله که وقتا روشالات ناوین اکرم بیم بس روشالات ناوین بکی المنفعه کو اوه انگلی تورمی ایشه و
ڕۆژهڵاتە ناوین ئەمریکا خودی باندۆر هێزێکە لە هەمی هێزێندن بە باندۆرترە و لە ڕۆژهڵاتە ناوین بێگومان گەلێک بەرژەوەندیان ئەمریکا هەنە لێ ئەوە ترامپ لەسەر سیاسەتە دەرڤێ یا وڵاتی خۆ لە ڕۆژهڵاتە ناوین کردی حتا ڕخنە لە سیاسەتە ئۆباما گرتنە تایبەتی لە سووریا لە عێراقی لە گەلێک دەڤێرێندن چاودێر دەبێژن سیاسەتێکە غامەسەیان هاژیک دچارچوێ داخوانیان ترامپ چارە نویسێ ڕۆژهڵاتە ناوین نەدیارە بۆ vê سەرنجاوی گەلو مبي از في نقاطه بيجم او برامج بهند ده مسار اسيا نظرات وبلغنا الشرق الاوسط كاركتن خلاص اكيد ولد في شيوي دي تعامل قال منطقه كتن وقال كيشت في منطقه كتن هر كيشه كابت هر كسك هبيدن معناه ان ترامب مساله قيم واخلاق ومساله نتوي ومساله دي هن كيشه خو وهنجي جرنجي خو هي هنديك وبتا بشتافان وبرجواندي وبحيث خاصتنا مشروعيه داخليه يكو امريكا وی وعد دایکو جبه کتن معناه هندید کشاته هندید تو بی حواله که کو داگونجی گله جالا بسیار یعنی بحثی کری و یا دیار کری هر گاو هر جهه کت هبید هر دولت که هبیدن گلمه بریک هبیدن و یا باز بید گلمه ده ام دی بردوام بین حتی اتحاد اروپی جی یعنی بوچی بین ترامپ امریکا اوراق خرک تیدانه حتی وکی برنین دو جبهه که اروپی کل گلوی بی تمامی و دجی روسیا یعنی مجال احتمالات رکفتن گل روسی قالك الزيدانة احتمال يعني حتى بيواندي بشيء بلي قال الاتحاد الاوروبي امريكا اخذت مطر سياده شنو بيتي عم دفاعش كسكينا كان او برامبري وقيمتي ندتن هرواسه كتني ما خطير صورنينا او كسك هات امريكا بتنسى مصالح حكومتي مصلحه امريكا ده ام دي قلبين هل قوه ما تيجي الجلدانينا ام يقوي ام دي بس انجلترا كواتا كاي سامي از خوازم ابي سرنجاتا بكم برسيارك تجاريه ترامب ازي سرنجاتا كم برسيارك كاك نورس بيشتري شكل ما بين سردمي كوماريا كان بنمونه جورج دبليو بوش او حتى باستواكي او هەوڵیدا بە سەربازیکردنی سیاسەتی دەرەوە لە چارچەوەی حداسەکانی 11 سپتەمبەری 2001 شەڕی دژی تیرۆر ترامپ دێت بە بزنسکردنی سیاسەتی دەرەوە وەک کاک سامی وتی لەمەیە ئەمریکا قازانجیشی دەسەکەوێ من تصور ناکەم بەو شێوە بێ یعنی یەک دووشت ئەمڕۆ بەکارهێنرێ باسی ڕادیکاڵیەتی ترامپ بکرێ باسی شعبەویەتی ئەکرێ باسی پۆپۆلیستیەتی ئەکرێ ترامپ سەر بە حیزبێکە حیزبەکە بەرنامەی سیاسی هەیە ولا الروي علاقاتي دروا بيوندي دبلوماسية وملفات هي أما هو شخص ديكتاتوري جنيه في حكم كلا أمريكا يعني براسي أم خنوانا هي خنوي والله تاني عربي والله تاني إسلامية مصالحا لقلب لين أمريكا ناكوكا ويا حزيان بحكم الجمهورية كان ما بصراحة ما باوكو كرد وكو خو ما نفكر كينوا منیش پێم باشە زیاتر فکسەکەمان لەسەر چارەنووسی کورد بێت لە چارچەوەی ئێمە خۆمان فکر کەینەوە بەڵێ ئێمە لە دوای شەڕی داعش بە تایبەتی کەواتە ئێمەی کوردێکگەر باسی ئێمەی کورد بکەین دوای شەڕی داعش بەڵێ ئەکەرمە بکەینە پرسیارێک ئایا کورد لە چارچەوەی هەموو گۆڕانکاریانەکە لە شەڕی داعش هێزێکی بەهێزی زەمینیەکە ترامپ خۆی ئەمە تەکید دەکاتەوە بەڵام ئایا کورد توانیویەتی سەرکرداتی سیاسی کورد بە سیاسەتێکی پراگماتی تەعاملی گەل واقعیەکە بکە ببێتە بەشێک لە ستراتیژی و بەرژەوەندیە دوورماودەکانی ئەمریکا لەم ناوچەیە یان تاکتیکێکە بۆ کاتێک ئەمریکا زۆر پرسیارێکی لە شوێنی خۆیەتی مەفروزە ئەوە ڕوون بکرێتەوە بەڕاستی من لە پێش جوابی ئەو پرسیارە بەمەوە یەکشت هەیە ئەبێ حقیقەتێکی ئێمە بیزانین دەرچوونی دۆناڵد ترامپ ویستی خەڵکی ئەمریکایە قراری خەڵکی ئەمریکایە قەڵاری خەڵکی نەعەرەب و نە ئیسلام و نە ئەوروپی نییە بێن تعلیقی لەسەر بەن ئەمە وایە ئەمە لایەنێک بەنسبەت پرسیارەکەی جەناب تۆ کەەوە زۆر گرنگە بۆ ئێمە پێشینەیەکمان هەیە وەگەڵێ پەیوەندیەکی سەربازی سیاسیمان هەیە لەگەڵ ئەمریکیەکانە و ئەمریکا لەسەر مستەوای جێگری سەرۆکی ئەمریکا تاوەکو وەزیری خارجێ داوەکو وەزیری بەرگری تاوەکو هەیئەی ئەرکان سەردانی سەرۆکی هەرێمی کوردستانیان کردووە ئەمانە و دووهەم ئێمە پرۆتۆکۆڵێکمان هەیە لەگەڵیانە ئەمانە ئەساسێکی بەڵام پێتوانیە ئەمە بۆ ئەو ئۆپەراسیۆنەکانی مووسڵ و کاریگەری کوردەکان لەسەر من بە پرۆپاگاندەی ئەزانم ینی ئەمریکا بێ وەڵا شەڕی بە ئێمە کردو بۆ ئێمە جاشین یعنی من ئەو پرسیارەکەم ئەوە خۆی پرسیارەکە بەرەوە ئەوە ڕوە هەندێک لایەنی سیاسی تۆ باسی سەرکردایەتی سیاسیت کرد لە کوردستانە من باسی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکاتی حکوومەتی کوردستانەکەم ئێمە موئەسەساتی دەستوریمان هەیە موئەسەساتی هەڵبژێراومان هەیە ئەبێ ئێمە ئەوانە ئیش بەناوی ئەوانەوە قسە بکەین و ئەوان قسە بکەن بەناوی ئەو میلەتەوە
سەرکردایەتی سیاسی کورد ئەمڕۆ دابەش بوو ئەوە حقیقەتە وبێتەوە کێشەیەک بۆ ئێمە لە کوردستانە کەواتە لە چارچۆ قسەکانی تودا کاک ناوڕاست لەبەر ئەوە برێت ماگۆرک نوێنەری ئوباما بۆ شەڕی دیژیدا زوو سەردانی هەرێمی کوردستان دەکات ئەو پێشچەندێکی وتی لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان هەوەندە ناکۆکێن بە تیرروشیر بوو یەکتر وەستاون ئەو ئالێ چند شەڕی داعش بەرەو کۆتەیە بڕوە ئەوانە نەکۆکیەکان زیاتر دێت کەواتە سەرکردایەتی سیاسی کوردستان دەکرد بەم شێوەیە بە ئەمریکا چۆن تەعامل دەکرد بۆیە ئەڵێم ئێمە سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی حکوومەتمانێ مؤسساتی دەستوری و هەڵبژێراومانەیە بەناوی ئەوانە و ئەبێ ئەوان بەناوی میلەتەوە قسە بکەن و ئێمە بەناوی ئەوان ئەبێ شت بڵێن ئەگەر بێن ئێمە ئەمان ئەم کارتانە تێکەڵکەین بەڕاستی بەڵام ئەمریکا تەعامل لەگەڵ ئەوانەکە فەرمیانە لەگەڵەوەم سەرۆکی هەرێم هەیە و سەرۆکایەتی حکوومەت هەیە مؤسسات هەیە ئەنی پێت وایە بەشێکی لە استراتیژی ئەمریکا لەم ناوچەیە بەڵێ بەشێکین لە استراتیژیەتی بۆچی بەشێکین لە استراتیژی نمونەیەک کاتێک کە لە سووریا ئەو لە بەهاری عەرەبیا بوو هەموو عارەزەی سووری داوایان لە ئەمریکا کرد لە ئۆباما تەدەخولکە جوابی ناون و پشتیوانی نەکرد وتی من تەدەخول ناکەم لە عێراق مالیکی لە فکرمانە داوای تەدەخولی کرد تەدەخولیان نکرد طبیعی ئەسباب هەبوو بەڵام لە کوردستان کە داعش هات هەولێر یا کە ئەڵێن هەولێر کوردستانی خستە بەر هەڕەشەی خۆی و مەترسی دروست کرد فعلا ئەمریکای ئەعلانی کرد سەرۆکی ئەمریکای ئەعلانی کرد کە هەولێر کە کوردستان هێڵی سوورە ئەمە کۆمەڵێک مەساڵح هەیە ئەزانی چیە لە چۆ ئەمە دروست بووە ئێمە توانیمان ئیسپاتی خۆمان بکەین ئیسپاتەکەی خۆمان لە چیوە هات دوای پرۆسەی ئازادکردنی عێراق ئێمە بووینەتە بەشێک لە معادلەی سیاسی ئەتوانین زەرەر بین لە پەرژەوەندی وڵاتان و ئەتوانین سوودیش بە پەرژەوەندی وڵاتان کەواتە کاک غازی لەم گۆڕانکاریە لە ناوچەکە وەکو کاکی نەوڕاست ئاڵەیە کە کورد چاودێرەکان ئاڵێن وەرەقەی فشاری زۆری بەدەستەوەیە لەسەر ئارت بەهێزترین هێزی زەمینیە کە ڕوبەڕووی داعش دەبێتەوە بەڵام لە چارتیۆی هەموو پێشاتانە کورتوانویەتی خەوان ستراتیژ و دنیا بینی و نەخشە ڕێگایەکی هاوبەش بکە لە چارتیۆی ئەمەیە بەرژەوەندی و نیشتیمانی نەتەوەیەکانی خۆی کۆکرد بێتەوە بەم شێوەیە تەعامل لەگەڵ پێشاتەکان بکە پێمە تا ئاسێکی زوو تا ڕادەیەکی زۆر کورد سەرۆکایەتی هەرێم حکوومەت وەکو دام و دەستگای شەرعی لە کوردستان توانیویانە تا ئاسێکی زۆر ئەم فۆرمۆڵەی ئەم سیاسەتە ئەم ئامادەبوونە لە سیاسەتی گشتی لە گۆڕانکاریە ناوخۆیی ئیقلیمی نێودەوڵەتیەکان بکەن نمونەی ئەوەش کورد بۆتە یەکێک لە کارتەکانی هەڵبژاردننی ئەمریکا ئەمە ینی ئامادەبوونی کورد چێ ئەم ئامادەبوونی کردووە دەسەڵاتداری قەزمان دەسەڵاتداری کە نوێنەرایەتی کورد دەکەن سەرۆکایەتی هەرێم و حکوومەت هەرێمی کوردستان و دام و دەستگاکانی هەرێمی کوردستانە کە دام و دەستگای دەستوری و یاساین ئەوانە نوێنەرایەتی ئەو ئامادەبوون دەکەن پێشمەرگە ئەو نوێنەرایەتی بوژاندەوە پێشمەرگە ئەو نوێنەرایەتی لە ڕووداوەکانی ئەم دوانە گەیاندا ئاستێک کە بەڵامەکۆیڵێن پرۆپاگاندا جیایە لەوەی ئەو تاکید لە ناو پرۆسەی پروپاگەندا پرۆسەیەکی کاتیە بۆ کاتیشی دیارکرا بەڵام کە کورد بووە وەرەقەیەکی سیاسی گەورە کە یەکەم جارە لە مێژووی ئەمریکا لە مێژووی کورد وەکو وەرەقەی هەڵبژاردن بەکاربێتن ئەمە بەرەو پێشچوون و گەشەکردنی مەسەلەی کوردە بە شێوە گشتەکە کاندێدێک کە ئەو وەرەقەیە بەکاردێنی لە چوارچێوەیەکی لە کاتێکی دیاریکرا و مافی خۆیتی بەڵام کورد وەکو بە شێوە گشتێکە چۆتە قۆناغێکی زۆر پێشکەوت و زۆر دیار و بۆتە یاریکەرێکی دیاریش لە ناو گەمە سیاسیەکان تەنیا سەرکردایەتی هەرێمی کوردستان لە ناو بڕیارە گرینگەکانی ناوچەکەن مەسەلەن لە هاوپەیمەنەتی دژی داعش کورد لە ناو مەرکەزی بڕیارە لە گۆڕانکاریەکانی کە دێنە پێشەوە لە ناوچەکە هەولێر وەکو پایتەختی هەرێمی کوردستان لە ئاگدار و بەشداری بڕیارە گرینگەکان تەنیا ئێستا دەبینین ینی هەتا نەکخۆمان دژمنەکانی کورد زۆر بە ئاشکرا ئەو مەترسیانە ئیبراز دەکەن بە دیار دەخن بۆ دژایەتی کردنی بەڵامەکو توشوتی لەوانەیە هەولێر لە زۆربەی پایتەختە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر جمۆجۆلی سەردانی دیبلۆماسیە بێ لە سەراستی بەرزی وڵاتان بەڵام ئایا سەرکردایەتی سیاسی کوردستان لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان توانیویانە ئەمە بە دەرفە دۆربگرن توانیانە ئیشی لەسەر بکەن و بەدەستێنانی بەرژەوەندی وەکو مؤسساتی وەکو دام و دەستگای فەرمی لە هەرێمی کوردستان توانراوە لەو گرنگی و بایەخە بگەن تواناکانی خۆیان بە تەواوەتی
خستۆتە گەڕ بۆ ئەوەی بە شێوەیەکی فەرمی مامەلە لەگەر دام و دەستگان نێودەوڵەتیەکان بکەن بەداخیشەوە لە دەبینین وەکو حیزبەکان ناکۆچێکی زۆر قوڵی خراپ لە نێوان حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەمە دوو حاڵەتی زۆر تەوەرێکی تری بەرنامە کاک سامی ئەمێتین جەمتە هەر ئەvê پرسیارە ئاراستەی تەژی بکەین گەلو دە چارچۆڤێڤان گوهارتن و گوهارتنên لە ڕۆژهەڵاتە ناوین هەنە کورد هەم لە باشووری کوردستان لە ڕۆژاوە ئەمێ بەحسێ باشووری کوردستانê بکەین کورد لەسەر عەردێ شارکەرێکی بهێزن ئیرادەیەکی بەهێز هەیە دەڤەرێن خۆ بارا پترە یا سنوورێن ڕاستەقینên باشووری کوردستانê کۆنتڕۆلکردنە هەولێرە پایتەخت جهەیەکی گەرمێ سەردانیکردنە وڵاتên زلهێز تایبەتی بەرپرسên ئەمریکا کوچ کاسپێژێک لەسەر ئاستێ کەسێ یەکەم پێشوازی لەسەر وکی هەرێما کوردستانی بەرپرسên ئەڤە هەرێمێ تێتەکردن لێگەل و کورد کاریە ئەڤان هەموو دەستکەفتان دچارچووێ پاراستنە بەرژەوەندیên خۆ گەرانتیکردنا بەرژەوەندیên خۆ دچارچووێ سیاسەت ئەمریکا لە دەڤەرێ بپارێزە کاکیکار بلکی اخونا بری ویگای مریشا داره مگود کاچان ترامپ و سیاست امریکی چاکار کتن مثلا سیاست امریکی دویره دا بروی چندی دوزان واقع کردی که دویره دا 4 رفتار گل کی معناه افجریدانا مصالحة منطقة طبيعي حتى درجة كمازن يا جريدايا مصالحة امريكي وامريكي تعامل كده چاركد چانه هر کسی که دویره پیتوی بزانید وقتی سیاست ترامپی آن سیاست توی سر مصالحت توی پاراتنا دوی بیتن پیتوی تو کردک و هر کسی که لوی خوری پیخیتن سیاست افسر کی هاتیت منطقه دا گل مؤسسات توی که خوب هست کنه چل ویره بیتن چل داخل امریکا دا بیتن طبیعی ده گلوی بره چیتن که چوانه طول برهوی و تا چه برامج هیا گلوی برهبونه که تو شی مصالحت خوب دا گنجینی گل مصالحت امریکی امریکا عمد بیجین لاین کردی امریکا عمد بیجین همین بيجن كو أفريقيا تشرولة بيشمرجة بدي كرب تايبات يعني بجشتي المنطقة دعمية يعني رولك جالك مظنة عالمي إنها بس هري باشا تشتك ما هي أفريقيا كو بيش شاف ملت كرد ولا خلك كرد بزانيتن كما شو مشروعك هي صباح ترامب البيري مشروع ما ام متفقين سر في سياسته في استراتيجيته ترامب دا بيت برانبري في چنده اف تشتي هوا كري اف روحيته كو ام اعتماد هم داين سر هوا او ام كواتا بديناتا كردان قوتك بواري بيكري يا بديله يا عسكري امريكي مسألة أفريقيا وقت استراتيجية كردي نبيتن نسر آست جشتي نسر آست هرم كردستاني اف جيبابونا لاينت كردي اف استراتيجيه نبوي افريقيا امزانين كما تشدانا برانبري مؤسسه امريكي كو بيجين ما اف بدل في برافانيه في هاريكاريه مش تجي داعش كو هيك اوليات ترامبينا مدفتن اف ما اف تشتدفتن كواتا بين سر آسته وسر آسته اقليمي چند بزاف سر كردا لا فاتنا دنابرا ليك تجيشن دنابرا امريكا يعني كاك سامي اكر بسياره من بجيد وكو كاك نورجي امريكا تسردان هرما كردستان كي باي كي فرمي دجال الين بربرسين هرما كردستان سروكاتي هرما حكومه مؤسسات هرما كردستان دجال فاندا قلت بيجاند كي بديتنا حتى فيغا قالوا وكو تبيج يعني شما نكارين استراتيجيه كي واز بدنا بردس امريكا بو افسردان مادام انت نكر نبي بتفهم ظن كار أمريكا قناغ جت أمريكا في شر داعش أولويات توينه ترامب جي أولويات شر داعش هي ركبتنا سل منطقة دي حتى بيت أمريكا بشار بما ميلي تشتري بمش حركات دي تري كو أو حسب كتن وكي داعش شفرقينينا معناه تعامل دجاه هل كسي كتن أمريكا كو أو بشتوان مشروعية بيتن شبينا بيتن كرداجي برامجت هاي بس هري ما برامجها كي قلتي هي أمريكا مبين لا يعني أمريكي وقت تنافر حتى أوروبي جي دي هنا هافلير بس بالمقابل كنا سليمانيه وكنا هذاك لاينه دي معناه بينو بوچون الجدايه جهه كنا مرجعه كي سراكيب زانيت امريكا زانيت كيشا كردستان تشيا نارك خستنا استراتيجيه كموحده سر استراتيجيات المنطقه ستعامل كنا افريقيا اقليمي افريقيا سر هرم كردستان المنطقه ده افريقيا كان سيغوشيه عربي يا ايراني يا تركي افريقيا بحزب المنطقه ده باشا كرد شو موقف برانبري فهمي يعني حتى شرا استراتيجيه كسر بخوها
ويا برامبري في وحتى شر ده أبريك كبيت قلب بيلو بوتشونو ومصالح أمريكا منتقدة أمريكا بتبي أبى بترون كلام ده أمريكا جبزاني ده بوتا شكات بينغاف قال بينغافه سر أمريكا كيا خالك بهزو وتولبكي برامبري في برسنجر نادا عشوا شركيني وقال استراتيجية أمريكية كحقيقة أم أو يجي بوارية بتبي ما أقف نقاطات بيتن كواتا كواتا سامي سرنجكتا بله از سرنجتا كما برشارك كاك غازي كواتا وكاي سامي على اساس سركداتي سياسي كردستان او برتوازينا مالي كردي او لك نجاشتني لان سياسي كان بنمنا نري اوباما ديت حتى حزبك كردستان هي دبيلا قال كان بالي ام حزب بجياكوب بيتوا ديت هاوليرو اشتا سليمانيش تا استا كرد عليه هيك شتيكي واضح نيه کورد واضحه کورد زۆر ڕوونە پێم وایە کورد وەکو مؤسسە زۆر ڕوونە معاملەیەکی فەرمی سەرۆکی هەرێمی کوردستان وەکو پاشایەک لە دەوڵەت عەرەبیەکان باقسەکەتەوە بکەم وەڵامت دەدەمەوە دەچیتە ئەمریکا لە کۆشتی سپی وەکو سەرۆکێک دەچیتە فەڕەنسا لە کۆشتی سەرۆکایەتی فەڕەنسا وەکو سەرۆکێک پێشوازی لێ دەکرێت وەکو دام و دەستگا ڕاستە بەڵام ئێمە کێشەی یەک نەبوون و نەبوونی یەکگوتاری و یەکەڕوێستی لە نێوان حیزبە سیاسیەکانی کوردستان بەڕاستی دەیانوێت کێشە محەلیەکان کێشە ناوخۆیەکان فەرز بکەن لەسەر کێشە لەسەر بەرنامە استراتیژیەکانی کوردستان ئەمە غەڕەتێکی زۆر گەورەیە بەڕاستی هەر یەک لە ئەنجامی سراع و بەرژەوەندی حیزبی خۆی دەیەوێ ئەگەر وەفدی ئەمریکی هات بچی لە سلێمانیان لە هەولێر لەگە حیزبەکەی ئەو دانیشی مؤسسەیەکێ لە کوردستان پێی دەڵێن مؤسسەی سەرۆکایەتێرە مؤسسەی حکومەت شوێنەکانی تر وەفدی ڕەسمی دەوڵەت دێ دەبی لەگە وەفدی فەرمی دەوڵەت ئێمە دەبی لە عقلی حیزبایەتی بچینە عقلی دەوڵەتداری ئەوە کێشەی گەورەمە کەواتە کاک نەورەس ئەو سیراعە سیاسیەیەکە لە کوردستان لە ناو ئەحزابی کوردی دەکرێت کە زۆر جار چاودێرەکان ئێوە شەڵێن ئەم سیاسەتێکی ناتەندروستە بۆربۆڕینێکی سیاسی زۆر توندی ناتەندروستە ناچێتە چارچەی پاراستنی بەرژەوەندی گشتی ئەگەر ئەم سیراعەشە بێ بەڵام مواساتی فەرمی خۆتە بێ سەرۆکی هەرێم هەیە تەعامل بەڕاوساخۆ لە گەلەمەکە چی پێویست بەلایەنەکانی ترەکە؟ ئێستا من دەربارەی ئەوەی ئەو برایە زۆر لی تێنەگەشتم بەڕاستی بەڵام ئەوەی کاکسی نەختێک ڕوونی کردەوە ئەوەی بووم بە تۆ تەوزی یەکشت پێڵێ بەڵێ چۆن جەنابی سەرۆک چووە بەغا وەفدێکی بر لەگەڵ خۆی من ئالێرەوە پێشنیاری ئەوەم هەیە داواکەم لە سەرۆکی جەنابی سەرۆکی هەرێم لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە سەرکردە سیاسیەکانی تریش وەفدێکی باڵا دروستکەن بە پرۆژەیەکەوە سەردانی ئەمریکا بکەن داوای دووشت بکەن لە ئەمریکا یەک ڕاستەوخۆ تەعاملێکی ڕاستەوخۆ لەگەڵ ئێمە بکەن لە ڕووی سەربازی و لە ڕووی سیاسی و لە ڕووی دارایی دوو پاراستنی ئێمە چۆن ئۆباماوتی هەولێر کوردستان خەتی سوورە کوردستان ئێستا بە مەفهومە جوغرافیەکەی تا بە عشیقە و تا ئەو شوێنەی کە پێشمەرگە بەخێن ڕزگاری کردووە خەتی سوور بێ بمان پارێزن لە دووشت ئێمە لە بینی ململایەنەی سونە و شیعەیان لە مەنتیقەکەیانەوێ احتیوامان بکەن و دابەشبوون بووە بمانەوێ نەمانەوێ ئەحزاب لە سلێمانی دابەش بووە بەسەر ئەم میحوەرە ئەبێ بمان پارێزن لەمە ئێمە تووشی ئەم ململانەیە نەکەن ئەمە کێشەکە لێرایە و ئەمریکاش و وەفدی ئەوروپاشکەیەنە هەولێر و ئەچنە سلێمانی بۆ ڕاگررتنی ئەوەیە ئەم جڵەوە لە دەست نەچێت کەواتە پێتوانیە پێشەوە لایەنە سیاسەکان پێشەوە ئەمە بگرێت پێویستە لایەنە سیاسەکانی کوردستان نەچێت نێڵین تەواوی عنی ئەوانە تەواو بڕۆنە ناو ئەو میحوەرەوە و کورد نەخەنە ناو ئەو شەڕەوە ئێمە مەسلحەتمان نییە لەو شەڕە زەرە لە شەڕی سونە و شیعە ئەەکەین ئێمە وەگەڵی عەرەبەڵێ لا ناقەتە وەلا جەمەلە لەنا ئەگەر ببین ئەبینە جاژ ئەبینە پاشکۆ بۆیان یعنی من بە کوردی ئەڵێم هەر لایەنێکی سیاسی بچێتە ئەو میحوەرەوە ئەبێتە جاش و پاشکۆ وەزەرە لە هەموو کێشێنەتەوەیەک بەڵێ سەرنجەیە لەسەرمە کاکی نەورەس سەرنجەیە لەسەرەوەی ئەجندای دەرەکی زاڵە لەسەر هەموو زۆربەی پارتە سیاسەکانی کوردستان لە ئەلمانی لە قەومی لە ئیسلامی لە هەموو بچونە جیازە بە تایبەتی و حزبانەکە کاریگەری هەیە ئەجندای دەرەکی کاریگەری سەرەکەی ئەو ئایدۆلۆژیاکەی هی وڵاتانی دەروێ هێناویتی بۆ من ڕاستەکەی من لەگەڵتام ئایدۆلۆژیاکەی هیچ کەواتە زۆربەی حزبەکان ئایدۆلۆژی دەرەوەیان هێناوە زۆربەی هەرە زۆری حزبەکانی باشووری کوردستان ئەوە مشکیلەکەمانە مشکلەیەکی تری منهەجی هەیە کەواتە ئەم حزبانە ئەگەر بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان نەپارێزن وەکو بێ لەسەر فڕەبەرەی ناوچەکە مەذهبی و قەومی تردا دابەش بن
ئایا چارەنووسی تۆ لە چارچای گۆرانکاریەکان چی بەسەردێ؟ من چارەنووس ئەبێ حل بدۆزینەوە یعنی من بۆیە ئەڵێم ئەمریکا توانی ئەم منتیقەیە ئێمە بپارێزێت من بۆیە ئەڵێم وەفدێکی باڵای ئێمە بچێ بە پرۆژەیەکەوە بە پرۆژەیەکەوە بچێتە ئەمریکا و بڵێ ئەمە مەطالیبی ئێمە داوای شتیر ڕاستەوخۆ بکەن و بشمان پارێزن لەو ململانی کە لە منتیقەکایە احتیوامان نەکەن نبین بەژێر. بەڵێ کەواتە کاک سامی کاک ناڕاست دەبێژە پێشنیاری بۆ سەرکردداتیا سیاسیا کوردستانەیە کە لە مواساتên فەرمیên کوردستانی داماندەمدا ئالیین سیاسی دکە بچنە ئەمریکا و داخوازە گەرانتیا بکەن و کورد و هەرێما کوردستانی بەشێکێ وان سیراعاتên مەذهبی و قومیên عەرەبی نەبیت لەوێ دەبەرێ گەلو تو vê ça هەڵسەنگینی بدیت ناتەوە باشە و دێ بەرسبەکە باشە بیت؟ كاك كارل افاقمنا هذا هالسربيك شندي بري في قضيه مقوتيك واعتراف بحندي كو بكيك رخصتنينا ام محتاج عندنا امريكا بيت مارك بخيتن ابيك كو افاقمنا اشارات بيت شندي دنيا دويجي دهت السربيك شندي بري في قضيه مقوتي كو امريكا ترامب وسياسه امريكي ناهد حتى رادك دهاري كاريه كرداكتن ودي بشتفانيه كتو برام بري ويا كو هاري كاري كرجي الجل مصالح امريكي امريكا داغون جدا مصالح وهدوكا بس كو بجيتا وين رادك او بيتن جيش اخو وفرض كتن إرادة كسر لاينة إقليمية دولية وشنيكا سفارت كسر كردا حتى كماب كتا تشتكي بخونه بيت في أم بزان المصلحة ما حتى تشرد دا أمريكا دا شيت هاري كاريا ماكيتون بيت في أم بريخو ري بيخين ري خستنامات وي آسي دا بيت كوباوري أمريكا هبت أم دي بينا ام بين فاكتورة كي يبهزت منطقة بطيبات أفريقيا جاي محتاجي كردها يعني محتاجي بيشمرجية كردها كفاكتورة كي جاي كرد فاكتورة كي بيسينا الناس جوشية عربي تركي إيراني أفريقيا منطقة دا كرد فاكتورة كي بيسينا نكال دبري كردان من بملاها في مانيا نف دولتي شرط دجي داعش كي كردان جامو آديان دبري كي جرين كي كاكار أمريكا كرجي بيت في أمريكا يكودا بيتا باراستن أمجيت من ملانا كده شا أم محتاج أمريكا محتاج ما أمجي محتاج أمريكا هنا بتر بلوي چندی او حساب کتن ایک برانبری ایک اما تا وقت تا مطلبه که دی تهوی زیدایی وی پیتویا بزابطه جی پتر بن پیتویا تو بری همی تشتیت و رخصتنا نفمال کردی بکی تا ایک هلویستو استراتیجی که بی دا امریکا تبگید دا عالم تبگید دا رخو دور ابد افریقا صراحه متقده هایی بزانیتن کردا چد ویتن افریقا چه هیا افریقا نابیت هندی از تو بجمتا ویر فلان جهی اكو بيجن خير هاتون و ايكو دوديتيا بس هري ام همي شين بتشتي فشين كو افريكا همي دامو دزغوت يت هرم كردستان افريكا باكفتنا برفينا ري خستنا سياسي نري خستنا ابوري مطرسي حتى صار مصالح توانا افريكا بتر چنكو شر داعش بتفينا افريكا ري خستنا و هاتنا و بولاين كردي بتر بهندي كو شين استفاده جيب كان شر داعش بس اما برامجو او استراتیژیا که دیتره نه امریکا مدیهیت نه امتید گهین. بله کواتا کاک غازی بگمان برکوتنی برجواندی کانی کرد و امریکا لچارتی ام گران کاری دراماتیکانه کلم ناوچه رودا پیتوانی امریکا او پیام به امریکا گشت بیت که خلکی کردستان چیانوی؟ یعنی پیتوانی تا اسلام پیام امریکا فهم نکرد. لچارتی و عاطفه درچین کرد ناتوانانی خۆی مقارنە بکە بەرژەوەندی کورد لە مستەوای بەرژەوەندی ئەمریکانیە دوو چرام تازە دەرچووە ئەمڕۆ دەرچووە جارێ هەموو دنیا نازانی بەرنامجی سیاسی چرام لە بۆ بەڕێوەبردننی ئەمریکا لە ناوخۆی و دەرەوەی چییە هەموو دنیا بە دەرچوونی چرام جێژ بووە وڵاتە گەورەکانی دنیا بەنسبەتەوان مفاجئەیەکی زۆر گەورەیە کە چرام لەو منافەسە گەورە دەرچووە بەرژەوەندی کورد لەگەر ئەمریکا من دێمەوە سەر قسەکانی مامۆستا نەورسیش و کاکسامیش کورد سەرۆکی هەرێمی کوردستان دوو سێم شەش هەفت مانگ پێشێستا سەردانی ئەمریکای کرد لەگە سەرۆک ئۆبامە دانیشتن لە وەفدەکەیدا پێکاتەی هەموو لایەنە سیاسەکانی بە شێوەیەکی گشتی تێدا بوو لەوێ وەرەقەی عەمەلی کورد استراتیژی کوردیان پێشکەش بە سەرۆکایەتی ئەمریکا کردووە دژی ئەو پرۆژەیەی بۆ چوونی استراتیژی هەرێمی کوردستان ئێمە مشکلەی لایەنە سیاسەکانە لە ناوخۆی کوردستان لەسەر هیچ ڕێک ناکەوین ئەوان کێشیان نیە لەگەر قەزیمە ئێمە خۆمان کێشەمان لەگەر قەزیی خۆمانە ئێمە خۆمان دەمانێت کێشەی خۆمان بچوو بکەین و ئێمە خۆمان دەمانێت قەزیەکانی خۆمان
استراتیژێتی کورد ببینەوە بەغدا، ببینە تاران، ببینە تورکیا، ببینە دیمەشق، ببینە شوێنی تر، ئەمە خەتەرە لەسەر کورد. ئەوان لە ئێمە گەیشتون ئێمە نامانەوێ لە قەزیەکەی خۆمان بگەین و لە ئەنجامی ڕکابەری حیزبی، کاردانەوەی حیزبی، منافەسەی حیزبی دەمانەوێت مەسلەی کورد بچووک بکەینەوە لە کێشەی بینی هەولێر و سلێمانی، لە کێشەی کەواتە ئەمە زۆر گرنگە پەنجە لەسەر ئەم خاڵە دانرێ کاک نەورەس کەواتە ئێستا سەرکردایەتی سیاسی کورد ئەحزابەکان هیچ سەرکردەیەکی حزب نییە چەند زمانێک نەزانێ. تەجروبەی گەریان لە وڵاتاندا نەبێ، لەگەل ڕوئاسایی چەند وڵاتێک و نەبێتەوە، چەند کتێبێکی نەخوێن دەبێ، دنیا بینیەکی فراوانی نەبێ لەسەر شێوەی سیاستکردن. کەواتە لایەنە سیاسەکانی کوردستان وەکو ئێواڵێن مادەم کورد لەم دەرفەتەیە کۆمەڵێک فاکتەری بەهێزەیە کورد دەتوانێت بەرژەوەندەکانی خۆی بپارێزێ بوو ڕێک ناکەون. ئەو پرسیارە بێ لەوان بپرسین. تو چاودێری ینی تو سەرنجی تو بوو ڕێک ناکەون. جوابێکی بەڕێزە مۆلە دۆک باسی استراتیژێتی کرد کە ئێمە استراتیژێتێکی ڕوونمان نییە بە پێچەوانەوە کورد استراتیژێتی ڕوونی هەیە. استراتیژێتی ڕوونی ئەمە یەکەم پاراستنی لەسەر شێوازی تەعاملکردن یاریمی کوردستان و سیاسەتی دەرەوە حەزبەکانی باشوور سەرنجیان مستەواکان. یەکەم پاراستنی ئاسایش و سەقامگیری ئەم وڵاتەیە، ئەم هەرێمەیە. دوو مەسلەی پەرەپێدانی ئەم هەرێمەیە. سێ هەنگاونانە بەرەو سەربەخۆیی ئەمە استراتیژێتی ئێمەیە. بەڵام لە هەموو ئەمانە لایەنە سیاسەکانی باشووری کوردستان سەرنجیان هەیە. لایەنە سیاسیەکان من وتم لەبەرەوەی تەوزیع بوون بەڕاستی. تەوزیع بوون ناوێرن بڵێن ئەمە ناکەین، وەکو دروشم ئەیڵێن، بەڵام لە بواری عملیە لە پراکتیکیا نایەنە پێشەوە لەگەڵتا. کاک نەورەس لەسەر پرسێکی بەسیط بوون نمونە ئێستاکە پارێزگا هەڵەبجە بڵێن لەسەر پرسێکی بەسیط لایەنە سیاسیەکان سەد کوبوونەوەکەن کوبوونە لە دوای کوبوونەوە لە کاتێکە هیچ ئەنجامێک لێ ناکەوێتە کەواتە لەسەر پرسێکی استراتیژی نەتەوەی پاراستنی بەرژەوەندی نەتەوەی ئەم لایەنە سیاسیان. من پێشتر ویستم شتێک بە جەنابەت بڵێم، من لەگەڵ ڕێزما یعنی ئێمە وەقیاداتی سیاسی ئەم ئەحزابانە لەگەڵ ڕێزما بۆیان وەک جەنابوت و کتێبیان خوێن و تۆ زمانە زانن وڵاتیان بینیوە، بەڵام لە مەفهومی دەسەڵاتی سیاسی نەگەشتون. مەفهومی دەسەڵاتی سیاسی ئەو مەفهومە نییە کە لە کوردستانە تەعاملی پێئەکرێ. مەفهومی دەسەڵاتی سیاسی مەفهومی دەوڵەتداری ئیجماعی سیاسی ئەوێ. ئێمە بوونی سیاسی خۆمان فەرز کردووە بەسەر ئیجماعی سیاسیە. بوونی سیاسی ئەو بەرنامە سیاسەیە کە من ئەمەوێ وەکو حیزبەکەم پێشکەشی بکەم ئەبێ سەرکەوێ. نەخێر ئیجماعی سیاسی وە گوتم ئەم سێ خەتەیە استراتیژیە ئەبێ سەرکەوێ. ئێمە بۆیە ئیتیفاق ناکەین لەسەر نەک محافیزێک لەسەر مۆزەفێکیش. و بۆیە لێ کاتی شەڕین کوردستان لە حربێکی ناهەموارایە لە سلێمانی مزاهرم بۆ ئەکەن لە هیچ دەوڵەتی تاریخی وڵاتانە نەبووە لە کاتی حربە خەڵک مزاهرەکە دژی دەوڵەت بڵێ سەرۆکی هەرێم نەمێنێ و سیستەم بگۆڕێ. کەواتە کاک خەزی بەم شێوەیە سیاستکردنی حەزبەکانە کەرسەیەکی پەیرە و پرۆگرامیان لێدوانیان هەمووی داوای یەکەتی نەتەوەی استراتیژی نەتەوەی نظامچەکەن. ئێستا ئەوە ترامپ هاتە سەرخەت هاتە سەردەسەڵات لە ئەمریکا ناوچەکە بەرەو گۆڕانکاری جەزیرەوە باستەوەیەکەن کە خەریتەی سیاسی ئەم ناوچەیە جیۆپۆلیتیکەکەی گۆڕانکاری بەسەر دەبێت کەواتە ئەرکە بە پەلەکەی ئێستا سەرکردایەتی سیاسی کوردستان وەڵامت دەدەمەوە زۆر بە کورتی کە ئێستا پرسی گرنگ لە هاتنی ترامپ ئەوەیە کە گۆڕانکاریەک سیاستێکی نوێ لە ڕۆژهەڵات جێبەجێ دەکات مەسەلەی پەیوەندیەکانیان لەگەڵ رووسیا بۆ چوونیان لە سووریا هەڵوێستی لە بەرامبەر ئێران و پێداچوونەوە بە ڕێکەوتنەکانیان لەگە ئێران هەڵوێستیان لە وڵاتە عەرەبیەکان مەسەلەی کێشەکانی ناو عێراق ئەو سیاسەتەی کە ئۆباما بەغەڕەتی کردووە لە عێراق ئۆباما ئەمریکا نەیتوانی سیاسەتیش سەرکەوتوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە 4 ساڵی ڕابردوو بکە لە بەرامبەر هەموو شتەنە یاسای جاستە لەسەر سعودیە هەموو ئەوانە پێم وایە لە قانزانجی پەیوەندەکانی کورد لەگەر ئەمریکا بەڕێوە دەچن کە کورد تاکە دۆستی ڕاستەقینەی ئەمریکا و هێزە ئەمریکەکان ماونەتەوە دەمینێنەوە لەو ناوچەیە بۆیە کورد دەتوانین لەسەر ئەم وەرەقەیە زۆر بەجددی کار بکە بەڵام وەکو گوتمان لە پێشتریش هەموو هاوڕێیانیش گوتیان مشکلەی ئێمە کێشەی ئێمە ڕێگنەکەوتنی لایەنە سیاسیەکانە لەسەر خیتابێکی سیاسی بەرنمەیەکی سیاسی یەکگرتو ئەمیش لەسەر ئەوەی نا کورد ڕوئیای نییە لەسەر ئەوەی حیزبەکان هەر کەس دەوێت بەلای بەرژەوەندیە حیزبەکانی خۆی داڕێکەواتە وای کردووە کێشەی کورد لە ناوەخۆ لە بەرامبەر هاوڵاتی کوردی لە ناو ڕای گشتی کوردی تووشی سامی بەڵێ وەکو کاک غازی دەبێژە ئەمریکا ترامپ گۆر
داخوانیونی سرنج هنه بونمونه دبیجه ازی دگل پوتین و دگل اسد روشا سوریه برف آسایی بونه بم دجی لافاتنا اتومیا ایرانیه اللي دجی سعودیه دبیجه پیوسته آلی کاریا رک خراوین تونترونه کن و اسرائیلی جی پاریزه و دبیجه جی پیوسته ترک کشین خود دگل کردان چاره سر بکن کردان پرچک بکن و که کای غازی دبیجه دچارچو وان گوارتنو و گوارتنان دا پیوسته سرکرداتی سیاسی کردستان چاوا و درفتی ور بگیره پتل پیوندین خو پیش دا بگلو بحث منها كاكي قال بله کاک سامی بله پس یارا من بله طبيعي امريكا بله کرم که بله من هاش تبو از بيشم كاكي قال امريكا يعني راستي درفت في جارب چه بوي بو كردا چه جانه چه بويا و ديتنا من جارك ودي بزفرامه قالك بزحمه دبيدن امريكا چه سال آست سوريا بي چه سال آست عراق دا يعني قوتك بهذا العردي وكنا توا وجغرافي يعني جرنجيا جغرافي هالوصا قال لنا كيجي كوبتر داغون جي ديال حزو واستراتيجيات امريكيه المنطقه دا وكوبتر جهه بواريه بهي يعني فهمي خالص سلاكينا بهيز بكردا كاش كرد شيتن في بكار بينيتن بس امريكا ما قالك كيش ديت العردي دا هاج بلي يا ناف خوي امريكا برجمانديه لانه اقليمي ومصالح امريكيه بوافا وافريقيا وامريكا مثلا قال المنطقه قال جدرة ابوري وقال ريكيت فاغاستني منطقه همي كيشنا وامريكا بيتن شرايا وكيشب كتو برا كيشتن بمصلحته خو وطبيعي مصالح ويدي قال عندك لانا وكي تركي وقال هي يا طبعا كشا داك زور كورتي كورتشافشين فيدر فتي بدز بخل يعني ام كرد بس ام شين ما استراتيجيه بلي بيقول ما بحث استراتيجيه النظام جماعه شات استراتيجيات دي استراتيجيه دو كاجي بشنا بازاري معناه وهر استراتيجيه هذه شنا سيكي كاد تشكن وشنا ما قصد بأبنينا ما قصد بأبس القاصي داخلي لاينة كردي هميا چه استراتيجيه موحده متفق افريكانينا وي ورقيه متفق بيتن كو همي لاين سر كومبون توقيع بكنو بيشكيشي امريكا بكن اما مطالبات ما كردنا سر قاصي داخلي هرواصا منينا سر قاصي منطقه هم يجي افريكا كرد اللاين ديجي محتاجي هاري كاريا بريت خويا تريما كردستان كو بتر مسانجي خويا سر قاصي عالمي بيت بيان ام تمام كانت ايكودوينا ملفيجي الرؤيه كنينا يعني هل قاصتك يعني متفق دوليا جي كو ام برافونيش ما في ايكودو بكين كو واجي صانجي قو هابيتن هر تشوف الدوله خودها كو هاري كارت ايكودو بن بله كاك سامي سرنجاتا جيش عام يا قلتي هيا سرنجاتا جيش بله سرنجاتا جيش جالي سباس كاك نورس داوي سرنجاتا لسر او نقاشي لسر كراوه استا اما ديفاكتو يعني يتركرت لنا وشكا لغوران كاريا كان باش يشير بركه ولا شر ولا شيق ولا نهامات كان بيست اخيرا شي بكرت اوي كاكاوتي وباسير قيادي سياسيه كالله احزاب كان الريكو بله هويش هاورا يا لقلبك والله من قريمو سر وما ابي بقرينو سر بوني مؤسسات دستوريه شرعيه كان مان بلان باش يكزولا لان كان يتر احترافي بينها كان بو حلي او مشكله سياسيه شكهمانه ضاي شر داعش بيوستا انتخابات بكري حزبي براوي حكومه تشكيل كانت سياسه وبرنامج حكومه دابن كواتا سرنجتو كاغازي زۆر بە کورتی ئەمە لەگەر یەک گوتارینە لەگەر یەکبوونی لایەنە سیاسیەکان بەڵام ئەگە دەرفەت هاتە پێش بۆ کوردستان پێویستە دەسەڵاتی سیاسی سەرۆکایەتی هەرێم حکوومەت هەرێمی کوردستان لەسەر هیچ لایەنێک ڕانەوەستن دەرفەتی مێژووی لە دەست نەدەن ئەگەر دەرفەتی مێژوویە لە دەست چوو لە دەستی نەدەن هەتە لایەنە سیاسیەکانیش ملاحەزان هەبوو بەشداریان نەکرد کە بەدەست دێ ئەو دەستکەوتە لەسەری پاز نەدەن نابی دەرفەتی مێژووی بە قوربانی سراعی حیزبی بکرێ ئەگەر یەک جیاتیش ئەو دەرفەتە بقۆستەوە جێبەجێ بکەوە بەدەستی بینی دەبی پاڵپشتی بکەین و جێبەجێ بکەن ناکرێ بیکەیتنە قوربانی ململانەی حیزبایەتی بەڵێ کەواتە بەڕێزان میوانەکانی من لەسەر هەڵبژاردننی ترامپ وەکو سەرروکی ئەمریکا ئەو گۆڕانکاریانە لە ناوچەکەیە کە پێشبینی دەکرێت بۆ چینی جیاوازە سەر هەیە کە ڕوودا تا ئێستا بێگومان ئۆباما ترامپ نەچۆتە کۆچکی سپی دەسەڵاتی نەگرت و دەدەست بۆ پراکتیزەی سیاسەتی خۆ بکە بەڵام بەرحاڵ میوانەکانی من هاوڕابوون لەسەر یەک شت کە پێویستە لایەنە سیاسەکانی کوردستان هاوڕابن لەسەر پرسە نیشتیمانی نەتەوەیەکان نەخشە ڕێگایەک ستراتیجێک هەر شتێک هەبێک گرنگە متفق بن لەسەرەوەی لە چارچەوەی ئەمەیە تعامل لەگەڵ ئەجندای دەرەکی بە تایبەتی وڵاتانی خاوەن هێز لە ناوچەکە بە تایبەتی ئەمریکا بکەن هیوادارم سەرنجی میوانەکانی من گەیشت بێ زۆر سپاس بۆ میوانەکانی من لە ستودیۆ و لە دهۆیت و زۆر سپاس بێ وەشکە تا ئێستا بینەری بەڕێزی بەرنامەی دابێژ بوون تا دیدار خواتان لەگەڵ